هەر کەسێک بەیانیان 100 جار بڵێ سبحان الله وبحمده، ئێوارانی 100 جار بڵێ سبحان الله وبحمده، ئەو پەڕی 7 دقەی پێچێ بەیانی ئێوارە. لە ڕۆژی قیامەتە هیچ کەسێک نایە بۆ ساحەی مەحشەر بەقەت تۆ چاکەی پێبێ ئیلا مەگەر کەسێک وەک تۆ وتبێتی یا زیاتری وتبێ. لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیح مسلمدا هاتووە شتێکمان بۆ باسەکات دەربارەی فەزڵی ئەم زیکرە. ئێستا گەر پرسیار لە هەر کەسێک لە ئێوە بکەم پێتان خۆشە لە ڕۆژی قیامەتە لە پێشی هەموو خەڵکیەوە بن جگە لە پێغەمبەران و سەحابە ڕەزا و ڕەحمەت و سەلامی خۆیان لەسەر بێ، پێتان خۆشە لە پێشەوە بن؟ بێگومان هەمومان دەڵێن بەڵێ. پێتان خۆشە لە ڕۆژی قیامەتە منافستان کەم بێ، زۆر عیبادەتی خواتان پێ بێ، زۆر چاکەتان پێ بێ؟ بێگومان هەمومان وەڵامەکەمان ئەوەیە بەڵێ پێمان خۆشە. دەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: من قال حين يصبح وحين يمسي سبحان الله وبحمده 100 مرة لم يأت أحد يوم القيامة بأفضل مما جاء به إلا أحد قال مثل ما قال أو زاد عليه. هر کەسێک بەیانیان 100 جار بڵێ سبحان الله وبحمده، ئێوارانی 100 جار بڵێ سبحان الله وبحمده، ئەو پەڕی 7 دقەی پێچێ بەیانی ئێوارە. لە ڕۆژی قیامەتە هیچ کەسێک نایە بۆ ساحەی مەحشەر بەقەت تۆ چاکەی پێبێ ئیلا مەگەر کەسێک وەک تۆ وتبێتی یا زیاتری وتبێ. کەواتە ئەگەر پێت خۆشە لە ساحەی مەحشەردا هیچ کەسێک لە چاکە و خێردا منافەسەت نەکا، بەیانیان دوای نوێژی بەیانی پێش خۆرکەوتن 100 جار بڵێ سبحان الله وبحمده، ئێوارانیش لە دوای نوێژی عەسر پێش خۆراوە بوون، ئەو باشترین کاتە بۆ زیکری ئێواران 100 جار بڵێ سبحان الله وبحمده. هیچ کەسێک لە ڕۆژی قیامەتە منافەسەی تۆ ناکە ئیلا مەگەر کەسێک وەک تۆ بێ یا زیاتری کردبێ. کەواتە ئەگەر پێت خۆشە بەختەوەر بی، دڵخۆش بی، سەربەرز بی لە ساحەی مەحشەر، سەربەرز بی لای خوای پەروەردگار، ئەم زیکرە بەیانیان و ئێواران لە بیری مەکە 100%. هیچی تێناچی ئینشاءڵڵا ئەگەر ئیمانەکەمان بمان جوڵێنێ. ئیمامی ئەبوو مسلیمی خەولانی کە یەکێکە لە ئیمامە گەورەکانی تابعین ڕەحمەتی خوای لێ بێ زیکری خوای زۆر دەکرد. ڕۆژێک لە شوێنێکا دانیشتە بوو نەفی ئەم پیاوە شێتە، ئەویش فەرمی کوڕەکەم یا فەرمی لە ڕوایەتێکا فەرمی برازاکەم، براکەی من، ئەوەی من کە زیکری خوا دەکەم شێتی نییە، دەرمانی شێتیە، دەرمانی شێتیە. بۆیە دەبینی کاکەڵی زۆر مەڕۆ ناودینەوە شێتە بی. باشە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ بۆ کەسیان شێت نەبوون، سەحابەیە شێتمان نەبینی، تابعینە شێتمان نەبینی، ئیمامی عالمی گەورەی شێتمان نەبینی، فڵان کەس ئەوەنە عیلمی خوێنا شێت بوو، وەڵا عیلمی نەخوێناوە هیچ نازانێ فەقیرە. ئینسان هەتا زیاتر عیلم بخوێنێ شەرعی زیاتر عاقڵە بێ، هەتا زیاتر بڕاتە ناودینەوە زیاتر عاقڵە بێ، بەڵام دینی ڕاستەقینە نەک توند و تیژی کە بەپێی دین نەبێ. فەرمی نەخێر ئەمە شێتی نییە، من زیکری خوا دەکەم، ئەوە دەرمانی شێتیە، دەرمانی شێتیە. چونکە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە دەفەرمێ لە قورئاندا ئەهلی دۆزەخ دەڵێن ئەگەر ئێمە عاقڵ بووینایە نەبووینە ئەهلی دۆزەخ، ئەگەر ئێمە تێگەشتو و ژیر بووینایە نەبووینە ئەهلی دۆزەخ. بۆیە ئەگەر پێت خۆشە لە قیامەت لە ساحەی مەحشەر سەربەرز بی، بەیانیان 100 جار بڵێ سبحان الله وبحمده، ئێوارانیش بە هەمان شێوە 100 جار بڵێ سبحان الله وبحمده. ئەو کاتە ئینشاءڵڵا لە قیامەت زۆر دڵخۆش دەبیت.